ڕۆژی سێشەممەی ڕابردوو لە دهۆک کەسێکمانە بوو لە گەورانی دهۆک دکتۆرا هێنا لە چاکسازیەکانی هەرێمی کوردستاندا ژمارەی زۆر لە قوتابی و خوێندکاریشی تێدایە کامەوای کردووە ئەوان کاتەکانیان بە خوێندنەوە بەسەربەرن بەڵام لە ئێستادا ژمارەیەک لە دەرچوانی ئامادەیی خوێندنیان تەواو کردووە پۆی 12یان تەواو کردووە بڕیارە بچنە زانکۆ نەچمە لای ئیحسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم سڵاو لێ بکە ئیحسان ژمارەیەک لەو قوتابیانی کە پۆی 12یان تەواو کرد چوونەتە زانکۆ چیان بۆ کرا و چۆن ئاسانکاریان بۆ کرد بەڵێ ئەم کاتامەش بخێر بێن ئێمە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئەم ساڵ خوێندکارمان گەیشتوتە 630 خوێندکار بە کۆی چاکسازیەکان و زیاتری شێگەین ساڵیان ڕابردوو 200 بۆ 300 بۆ ئێستا زیادمان کردووە و ئەوانی خوێندکارانی زانکۆ ئەم ساڵ نزیکەی 200 خوێندکارمان هەیە لە پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان دەخوێنن و داوامان لە وەزارەت خوێندنی باڵا کردووە بە نووسراوی ڕسمی بەسپاسەوە ئەوانی پارالێرن یا ئەوانی لە زانکۆ ئەهلیەکانە خوێنن ئەوانە بێ بەرامبەر خوێنن بە 100% بەخشراون بە پارەی بۆ نمونەوەی کە لە زانکۆی ئەهلیە یاخود لە زانکۆی حکومیشە ئەمە چۆن دەوام ئەکەن لە ناو زانکۆ مامۆستاکانیان بینن یاچن بۆ زانکۆ نا ئێمە مامۆستای زانکۆکان دێنە ناو چاکسازەکان شوێنمان بۆ دابینکردن و لاپتۆپی پێویستمان بۆ دابینکرد بۆ خوێندکارەکان و بە ئۆنلاین خوێنن ئەوانی کە پۆی 12یان تەواو کرد لە زانکۆ وەرگیران ئەمساڵ بەڵێ ئەوانە وەرگیراون و بەپێی سیستمەکە تەوزیع کراونتە سەر ئەو کۆلیجە ئینسانی و ئەدەبیانی کە پێویستەوانی کە زۆر مختبەری و علمینین لەبەرەوەی ئەم نظامە پۆلۆنیایە نظامێکی ئەوەیە کە دەبێت کەسەکە تەواجودی هەبێت لە زانکۆکە لە کاتی خوێندنەکە بۆیە داوامان کردو بیانکەنە ئەو کۆلیجە ئەدەبیان و زیاتر واتە بۆی کە سەردانی زانکۆ بکەنەوە ئەوان سەردانی زانکۆ ناکەن مامۆستای زانکۆ دێتە ناو چاکسازێکە دەرسەڵێتەوە یا بە ئۆنلاین پیان لێنەوە ئاسایە لە چاکسازەکانی هەرێمی کوردستانە بەرزترین شەهادە کە بەدەست هاتبێت چی بووە؟ ڕۆژی سێشەممەی ڕابردوو لە دهۆک کەسێکمانە بوو لە گەورانی دهۆک دکتۆرا هێنا لە ناو چاکسازیەکان ئەمە گەیشتوتە دکتۆرا ینی هەموو بڕوانامەکانمان هەیە و هەموو مەرحەلەکانیشمان هەیە حکومەکەی چەندێکە؟ حکمی 15 ساڵ 15 ساڵ باشە کای ئەحسان ئەوان لە ناو چاکسازیەکان تا چەندێک ژینگەیشیان بۆ دروستکراوە بووی کە بخوێنن بەڵێ ئێمە خوێندنەکە هەر مەکتەبەکە شوێنی تایبەتمان بۆ دابین کردوون وەک مەکتەبی ئاسایی قوتابخانەی ئاسایی و شوێنیان فراهم کراوە و جێگا و ڕێگایان و پێداویستیان مامۆستایان لە هەموو مەرحەلەکانی خوێندنەوە هەمانە